بەسەر خۆم هاتبێ مامۆستا بەسەری هاتبێ دکتۆر بەسەری هاتبێ دانیشت بابەت نەسیحەتی دەکات دەڵێ پڕ لە فڵان کەسی نزیک مەکڕەوە. بەڕێزان ئێمە دوو جۆر کات خەرج دەکەین. جۆرێکیان هیچ بەرهەمێکی لە خەوتنە هیچ بەرهەمان نییە وانە 8 ساعت کاتیشمان لە نان خواردنە هیچ بەرهەمان نییە. دیارە ئەمڕۆ ئێمە وەکو بەشی ڕێکخراوەکانی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵ دادگەری کوردستان بە هاوکاری مەکتەبی ڕێکخراپیشەیەکانی کۆمەڵ هەستین بە کردنەوەی خولێکی یەکڕۆژە بۆ ژمارەیەک لە ڕێکخراوە پیشەیەکانی سنووری مەڵبەندمان. دیارە ئامانجمان لەو خولە کە خولێکی هۆشیاری ڕێکخراوەیە ئامانجمان لەوە بوو کە ئێمە بتوانین لە ڕێگەی ئەم خولەوە تەرکیز و فۆکس بخینە سەر کاری ڕێکخراوەیی چکۆ کاری ڕێکخراوەیی پێویستە بە کۆمەڵێک شتەوە. یەک لەوانە بریتیە لە کات لە ڕێگای دەرسێکەوە کە مامۆستا گۆڵپی پێشکەشی کرد ئیشمان لەسەرەوە کرد کە چۆن بتوانین زیرەکانە کاتەکانی خۆت بەڕێوەبەری و بتوانانی ئەو کاتێک کە هەیە لە کاری ڕێکخراوەییدا سوودی لێ ببینی. کەویش خۆی لە چەند تەوەرەیدا دەبینیەوە کە تەوەرەکان پەیوەست بوو لەسەر کاری ڕێکخراوەیی چۆن لی تێبگەین و ئامانجی بۆ دابنین و بتوانین کە بۆ گۆڕینی کۆمەڵگا کاری ڕێکخراوەیی بە ئامانج بگرین چکە خۆتان دەزانن کە ئێستا لە ئاسی جیهانی و ناوچەیشدا ڕێکخراوەکان یەکێکن لەو میحوەرانەیە کە ئیشی جەوهەری دەکەن و کاریگەریان هەیە بەسەر گۆڕانکاری کۆمەڵگاکان وە کۆمەڵێکیش خۆتان دەزانن کە بربەستی شێ لە بەردەم کاری ڕێکخراوەییدا کە دەرسی دووەمە لەسەر ئەم بابەتە بوو و مامۆستا ڕێبوار بە وردی لەسەر بابەتە قسەی کرد. هیچ شتێک نەکەین ئیلا چاوەڕێی ئەوە بکەین کە مردی ئەو شتە ئەو کارە خێر نەکەوێت. ئێمە بێ بڵێن تاکیبەیەز چی باش بێ دەکاتەوە لە کاتی ناومێدیەکانە باش کارەکە لەو کاتانەی کە ناومێدیە باش کارەکە بۆ پاشان کەسێکی بوێرە. سواسی ڕێکخراوە جەماوەریەکان دەکەم کە هەستا بەکردنەوەی ئەو خولە بۆ ڕێکخراوەکانی دەڤەری مەڵبەندەکەمان دەستخۆشییان لێ دەکەم. سواسی مامۆستاکان دەکەم ئەرک و ماندوونیان کێشە. ئەو خولە پێکاتە بوو لە سێ وانە کە وانەی یەکەمیان گرنگی کات بوو دابشکردنی کات چۆن ڕێکخین لە ژیانی ڕۆژانەماندا. وانەی دووەم وانەی کاری ڕێکخراوەی تاکی ناو ڕێکخراوەکان چۆن مامەڵە بکەن چۆن ڕێکخراوەکان بەرەو پێشچن لەگەڵ وانەی سێمیش هەر باسی گرنگی کەساتی سەرکەوتو بوو لە ناو ڕێکخراوەکاندا دەستخۆشییان لێ دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم گرنگە زۆر لە 6 مانگ جارێک یان هیچ نەبێ 3 مانگ جارێک خولی لەو شێوە بکرێتەوە بۆ ئەندامی ناو ڕێکخراوەکان. وفجعت قلبي ضويش البلدان كبير وأنت لشاتنا ولد ربيب وأنت لشاتنا ولد ربيب من داري پروردگراوي بزنكي فومان يعني بشيكي پروردگراوي